سڵاوتان لێبیتن خوشکان و برانی بەڕێزم هەمولایەکتان بەخێر بێن. لە یەکەم پرسیارەوە دەست پێ دەکەین. زۆر سپاس خوشکانە، دەست خۆش بیتن. ئەو شەو پرسیارە ژمارەیەکانتان بۆ ڕوون دەکەینەوە. هیوادارم شاشەکە لە هەمولایەکیوە دیار بیتن، بە جوانی دیار بیتن. پرسیاری یەکەممان: Wie weit vor und hinter einem Haltestellenschild dürfen Sie nicht parken؟ ئەتوو قەتعەیەکی پاست هەیە. باشە چەند مەتر لە پێش و لە پاشی ئەو هێمای لە بۆتنیە پارک بکەیت؟ وەڵامەکە زۆر ئاسانە، بە خێرایی لە کۆمنتی بۆم بنووسن. چەند مەتر؟ 15 مەتر. دەستان خۆشبی، ئەوە وەڵامە ڕاستەکەیە. ئۆکەی، دەچینە سەر پرسیاری دواتر. پرسیاری دواتر دەڵێتن: Wie schnell dürfen Sie mit einem PKW und einem Anhänger außerhalb geschlossener Ortschaften Hustens fahren؟ ئایا لە دەرەوەی شاردا کاتێک ئۆتۆمبیلەکەت عەرەبانەیەک لە دوو خۆڕاکێشایە زۆرترین خێرایی ڕێگە پێدرا و چەندە بە عەرەبانەی لە دەرەوەی شار؟ دەڵێن دەستان خۆشبی 80 مەتر. ئەو پرسیارانە لەبەر بکەن. باشە، شەکرا و خواردنەوەیە ئەو پرسیارانە لە ئیمتحانیدا، زۆر ئاسان، وەکو دەستکە گوڵەشی بیبینن. بۆیە نەکەن ئەو پرسیارانە غەڵەت بکەن، چونکە لێکدانەوەی ناوێتن لە بەریان بکەن و بە ئاسانی ئینشاءڵڵا دەتوانن بە سەریاندا زاڵ بن. بچینە سەر پرسیار دواتر. دەست خۆشبی خوشکانە، زۆر سپاس خوشکی بەڕێزم. Bis zu welcher Höhe darf die Ladung nicht nach vorne über das Fahrzeug hinausragen؟ باشە هەتا چ بەرزایەک لە بۆت نییە هیچ بارێک لە بەشی پێشەوە دەربچیتن؟ گوتمان لە بەرزایی چەند جەماعەت؟ لە بەرزایی چەند؟ بەرزایی 2 مەتر و نیو. دەست خۆش، واتە لە 2 مەتر و نیو بەرزایی بەرەو سەرەوە. ئەو جا لە بۆمان هەیە چ بکەین؟ ئەو جا لە بۆمان هەیە بار هەتاوەکو 50 سانتیم لە پێشەوە دەربچیتن. دەستان خۆش بێت. سڵاو لە هەمولایەکی یاخوا بەخێر بن. پرسیاری دواتر: Sie fahren 100 km/h, haben eine Sekunde Reaktionszeit und führen eine normale Bremsung durch. خێرایت 100 کیلۆمەترە. باشە، یەک چرکە مەجای کاردانەوەت هەیە، یەک چرکە و führen eine normale Bremsung durch. Bremsweg durch. لێرەدا ستۆپەکی ئاسایی دەکەی. Wie lang ist der Anhaltweg nach der Faustformel؟ بەپێ ئەو یاسایی کە هەمانە. ئێستا مەودای وەستانمان چەندە؟ زۆر باش جەماعەت. ئێستا بەیەکەوە چ دەکەین؟ یاساکان لێک دەدەینەوە. باشە، بەیەکەوە ئێستا دەچینە سەر یاساکان. پرسیارەکە دەڵێ چەند؟ خێرایت 100 کیلۆمەترە. ئەمە لەناو پرسیارەکەی خێراییمان 100 کیلۆمەتر دیاری کرد. ئێستا مەودای وەستانمان دەبێت بەپێی ئەو یاسایە کە هەمانە لە بۆ ئەنهالڤێگی مەودای وەستانمان دەرکەین. لە حاڵەتی یەکەم ریاکسیۆن سایتمان هەیە، ریاکسیۆن سایت. باشە، لە حاڵەتی دووەمیشیان برemswegمان هەیە، نۆمالە برemsweg. زۆر باشە. ئێستا لە ریاکسیۆن سایتی یاسامان هەیە. یاساکە دەڵێت چێ؟ دەڵێتن خێرایی دابەشی دا جارانی سێ. باشە، خێرایی دابەشیدا جارانی سێ. ئەوە بۆ چییە؟ ئەوە بۆ ریاکسیۆنزبێکە، واتە یاسای کاردانەوەت. لەو حاڵەتەیدا خێرایەکە چەندە؟ خێرایەکەمان 100 کیلۆمەتر. دەنووسین 100 کیلۆمەتر دابەشیدا جارانی سێ. کەواتە 100 دابەشیدا دەکاتە چەند؟ دەکاتە 10. باشە، 10 جارانی سێ بکە دەکاتە چەند؟ 10 جاران سێ دەکاتە 30. ئەوە لێرەدا 30 مەترمان هەبوو. واتە شتێک هاتە پێشت، یەکسەر مێشکت ئیعاز دەداتن، ستۆپ بکە. بەو چرکەیە کە مێشکت ئیعازی دا و گوتی ستۆپ بکە، ئاگاد لە شتەکەی بوو، ئەتوو لەو حاڵتەی 30 مەتر مەودات بۆ خۆت گەڕاندەوە. ئۆکەی، ئێستا چی دیکەمان هەیە؟ برemswegمان هەیە. یاسای برemsweg گوتمان چییە؟ گوتمان بەوەی کەوا خێرایی دابەشیدا، خێراییمان چەندە؟ 100 کیلۆمەترە دابەشیدا جارانی بە هەمان شێواز خێرایی دابەشیدا. ئاگادار بن، تەنها خێراییەکە گۆڕانکاری بەسەردادێت، تەنها خێراییەکە لە یاساکان گۆڕانکاریان بەسەردادێت. ما باقی ئەوەی تر هەمووی چیە؟ هەمووی نەگۆڕە. کەواتە دەڵێن 100 دابەشیدا دووبارە دەمان بۆ دەردەچیتن، 100 دابەشیدا دووبارە دەمان بۆ دەردەچیتن. 10 جارانی دەی بکە، 10 جارانی دەکاتە چەند؟ دەڵێن دەکاتە 100.
لێرەشدا 100 مەترمان هەیە. باشە ئەوە چمان دیتەوە بەو شێوازە بە هەردوو یاسای هەستین وەڵاممان دیتنەوە. ئێستا گرنگیەکە لێرەدایە ئەو دوو وەڵامەی کۆ بکەوە، ئەو دوو وەڵامەی کۆ یەکتری بکەوە، واتە سی زائید 100 دەکاتە 130. وەڵامەکەمان چەند مەترە ئێستا؟ وەڵامەکە کەشف بوو چەند مەترە؟ کەواتە دەڵێن 130 مەتر. باشە ئەگەر بەو شێوازە گریمان پرسیارە ژمارەیەکان پێتان دەڵێم هەمووی لەبەر بکەن، بەڵام لەو جۆرە پرسیارانە جاری وایە شتت بەبیر نایەتەوە دەتوانی بەو شازە لە مێشی خۆ لێک بدەیتەوە حیساباتی بۆ بکەی. ئەگەر یاساکەت لەبەر بیتن لەو پرسیارانە غەڵەت ناکەی، ئەگەر یاساکەت لەبەر بیتن. ئۆکەی، کەواتە وەڵامە ڕاستەکەمان دیتەوە، دەچینە سەر پرسیاری دواتر. پرسیاری دواتر دەڵێت چ؟ Wann muss ein PKW mit Anhänger außerorts auf Straßen mit nur einem Fahrstreifen für jede Richtung vom Vorausfahrenden einen so großen Abstand halten, dass ein Überholender einsteigen kann. Das خۆش بیکاک سامان. ئەو پرسیارە بە دوو شێواز هەیە، هەردووچیشی یەک مەفهومی هەیە، وەڵامەکەشی وەکو یەکە. باشە کەینێ ئەگەر ئۆتۆمبیل پێ بیتن تەمەشاکەن ئۆتۆمبیل پێ بە عەرەبانەوە لە دەرەوەی شار لێ دەخوڕی، سایدی خۆت و سایدی بەرامبەر تەیە. کەینێ لە چ کاتێکدا دەبێتن مەودایەکی زیاد لە حەد لە بینی خۆت و ئۆتۆمبیلی پێشە خۆت جێبەجێ بکەیت بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلی دواوت بە ئاسانی بێت بە پێشت بکەویتەوە، بتوانی بە ئاسانی داخلی بینی خۆت و ئۆتۆمبیلی پێشە خۆت بیتن. کەواتە دەڵێن کاتێک کە ئۆتۆمبیلەکەمان درێژی 7 مەتر زیاتر بوو، ئەوە وەڵامە ڕاستەکەیە. باش 7 مەتر زیاتر بوو، کەواتە لێرەدا پێویستە لەبەریان بکەن. وەڵامی دروست لێرەدا 7 مەترە. بچینە سەر پرسیاری دواتر. پرسیارێکی ترمانەیە، دەڵێت Sie möchten innerorts einen Radfahrer überholen. لە ناو شاردا بە پێش پاسکە سوارەشی دەکەویەوە. Welchen zeitlichen Mindestabstand müssen Sie dabei einhalten? لێرەدا چەند بینی دەدەمێ کاتێک بە پێشی دەکەمەوە؟ ئەو پرسیارانە وەکو گوتم دەستکە گوڵک لە ئیمتحانێگەر بۆتان بێتەوە، گوناحە غەڵەتی تێدا بکەن. تەبعەن دەستان خۆش بیتن مەترەک و نیو، مەتر و نیوەک وەڵامە ڕاستەکەیە. بچینە سەر پرسیاری دواتر. پرسیاری دواتر دەڵێت Sie fahren 100 km/h und führen einen normalen Bremsweg durch. خێرای 100 کیلۆمەترە، ئێستا ستۆپێکی ئاسایی دەکەیت. ئێستا چ دەکەیت؟ ستۆپێکی ئاسایی دەکەیت. Wie lang ist der Bremsweg nach der Faustformel? بەپێ ئەو یاسایی کە هەمانە مەودای ستۆپمان چەندە؟ دووبارە دەگەڕینەوە سەر یاساکەی، زۆر ئاسانە جەماعەت، لە بەری بکەن زۆر ئاسانە. دەگەڕینەوە سەر یاساکەی، گوتمان چەند؟ خێرای چەندە؟ خێرای 100 کیلۆمەتر. دابەشی چەندی دەکەیت؟ دابەشی دەی دەکەیت. جارانی دووبارە 100 کیلۆمەتر دابەشی دە بۆ چونکە یاسای برێمزوێکی وا دەڵێتن. باشە لە خۆمانەوە ئەو ڕقەمانەمان هەڵنەبژاردێ، بەڵکو یاسای برێمزوێک داوامان لێ دەکا. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا وبەرەکات. کاکە برا بەخێر بێ. کەواتە دەڵێن چێ 100 دابەشی دا دەکاتە دا، دووبارە 100 دابەشی دا دەکاتەوە دا، دە جارانی دا دەکاتە چەند؟ 100 مەتر مەوداتەیە. ئۆکەی، بەو شێوازە وەڵامەکان دەردەخەی. کەواتە وەڵامی دروست لێرەدا دەڵێن 100 مەتر. بچینە سەر پرسیاری دواتر. پرسیارێکی ترمان هەیە جەماعەت، پرسیارێکی ترمان هەیە، دەڵێت Sie wollen innerorts vor einem Andreaskreuz parken. ئەتو لە ناو شاردا دەتەوێت لە پێش کاک ئەندریاسی پارک بکەیت لە ناو شاردا. Welche Entfernung müssen Sie mindestens einhalten? کەواتە بەلای کەمی دەبیت چەند مەتر دووربی لە ناو شاردا کاتێک پارک دەکەی لە پێش کاک ئەندریاسی؟ ڕەحمەتتان لێبیتن 5 مەتر. 5 مەتر وەڵام ڕاستەکەیە. بچینە سەر پرسیاری دواتر. پرسیاری دواتر Sie möchten außerorts Radfahrer oder Fußgänger überholen. لە دەرەوەی شاری دەتەوێتن بە پێش پاسکە سوارێکی بکەوە، یاخود کەسێکی پیادە بکەویتەوە، یاخود لێرەدا دەتوانین لە پرسیارەکە باز نەکرایە، بەڵام مۆفایە، ماتۆر، سکیلە، سکۆتەرە، ئەوە هەموو یەک حاڵەتە. ئۆکەی،
بەڵام لە دەرەوەی شارە ئاگدار بە چەند بینی دەدەینێ welchen zeitlichen Mindestabstand müssen Sie dabei einhalten دەست خۆشبی سپاس خوشکی بەڕێزم دەستان خۆش جەماعەت سپاسان دەکەم کەواتە دەڵێن 2 مەتر ئاگدار من ناو شار مەتر و نیوەکە دەرەوەی شار 2 مەتر دەست خۆش کاکەبرا زۆر سپاسان دەکەم دەستی هەموو لایەکی خۆش جەماعەت تا بتوانن لایکی شاشە بکەن وەکو هاوکاریەک بۆ پەیجی سپاسی هەموو لایەکی دەکەم باشە ئەکتیوی پەیجی بەرز بکەنەوە ها ببیشتاندن ئەم مۆنتاک ئای پیرۆزت بی یاخوا نەخشە لەو خوشک و برانەی تریش بیتن ئینشاڵڵا دەستی هەموو لایەکی خۆش زۆر زۆر سپاسان دەکەم دەستان خۆش بیت جەماعەت نەخشە لە هەموو ئەو خوشک و برانە بیتن کە تا ئێستا نانتوانیە سەرکەون کاکە BA زۆر سپاس دەکەم دەستی هەموو لایەکی خۆش جەماعەت بچینە سەر پرسیاری دواتر پرسیاری دواتر دەڵێت Wie viele Anhänger dürfen hinter einem PKW mitgeführt werden هەر باسی بەو برایە ڕاببیرم هاتەوە ئەو هەفتەی ڕۆی یعنی هەفتەیەکی زۆر دڵخۆشکەر بوو لە بۆ من سپاس بۆ خوای گەورە سێ لە تەڵەبەکان الحەمدولله توانیان کە لە دەربچن لە ئیمتحانی سەرکەوتوو بوون ئەوجا ئینشاءڵڵا هەمووتان ئەو خوشک و برایانە کە ئەو قۆناغیان لە پێشە هەمووتان سەرکەوتوو دەبن ئینشاءڵڵا بە تایبەتی ئەو ئیمتحانەی لە پێشە خۆتان نایەڵن ئینشاءڵڵا بە ئاسانی بەسەریدا زاڵ دەبن زۆر باشە هیوادارم هەموو هەفتەیەکم هەروە بیتن باشە هیوادارم هەموو ڕۆژێ کەسێک خەبەرم پێ بداتن بڵێ کاکە وەڵڵاهی ئەمنیش نازیح بووم زۆر خۆشە ئینشاءڵڵا لە هەر هەمووتان دەبینم بە تایبەتی ئەو کەسانی کەوە گریمان خۆیان ماندی کردی ئەو کەسانی کە خۆیان هیلا کردیە ئینشاءڵڵا زووتر نەتیجیان لێ دەبینین پرسیاری دواتر Wie viele Anhänger dürfen hinter einem PKW mitgeführt werden ئایا لە بۆمان هێت چەند عەرەبانەی لە دوو خۆمان ڕابچێشین چەند عەرەبانە لە بۆ تەیە بە کلاسەبی لە دوو خۆ ڕابچێشی 2 3 4 چەندە جەماعەت دەستان خۆش بیتن وەڵامە دروستەکە 1 مەترە دەستی هەموو لایەکی خۆش بیتن زۆر باشە وەڵا بەڕاستی یەکەم خوای گەورە دووەم تۆ سپاس کاک محەممەد ڕێزاری کاکەبرە زۆر باش بچینە سەر پرسیاری دواتر دەستی هەموو لایەکی خۆش سپاسان دەکەم کاکسیزەر خەیلانی ئەو جەماعەتە ئەو برایانەی تر دەستی هەموو لایەکی خۆش بیتن دەرێ بەخوا هەموو پرسیارەکان دەزان بەڵام حەزم نییە لە چ کاکە حەزل لێ نییە نازیح بی حەزل لێ نیە ئیجازەی دەربێنی تەواو ئەگەر بە حەزەوە قابلە خۆ ئینسان ئەگەر حەزی لێ نەبیتن ناکری وانە باش بچینەوە سەر دەرسەکەی welchen Mindestabstand von einer Ampel muss ein Fahrzeug beim Halten einhalten wenn diese durch das Fahrzeug verdeckt wird باشە ئەتو دەتەوێتن لە پێش ترافیکەچی چ بکەی ڕابۆستی ئەگەر ئەو ترافیکە بەهۆی ئۆتۆمبیلەکەی جەنابتەوە بزر ببیتن هاتوچۆی دواوە نەتوانین ترافیکی ببینیتن لەبەر قەبارەی گەورەی ئۆتۆمبیلەکەت بەلای کەمی دەبی چەند مەتر دووربی ڕەحمەتتان لێبیتن هەی لەو حەزە ناخۆشە ڕەحمەتتان لێبی 10 مەترە کاکە 10 مەتر باشە حاڵەتی ئاسایی چەند مەترە چێ دەڵێتن حاڵەتی ئاسایی چەند مەترە ئەوەشمان باس کردیە پێنجی نەقسکەن دە ناقسی پێنجی بکەن 5 مەتر دەستان خۆشبی حاڵەتی ئاسایی 5 مەترە بەڵام ئەو بارودۆخە نائاساییە بۆ چونکە ئۆتۆمبیلەکەت قەبارەی گەورەیە ڕێگری لە ترافیکەکەی دەکاتن دەیشارتەوە و هەروە هاتووی دواوەژ ناتوان ترافیکەکەی ببینێت بچینە سەر پرسیاری دواتر Sie möchten am rechten Fahrbahnrand parken دەتەوێت لا دەسەڕاستی جادەی پارک بکەیت لێواری دەسەڕاستی جادەی پارک بکەیت Wie groß muss der Abstand zwischen Ihrem Fahrzeug und der durchgehende Fahrstreifenbegrenzungslinie mindestens sein? باشە ئەتو دەتەوێت لە لێواری جادەی پارک بینی خۆت بینی ئۆتۆمبیلەکەت و خەتی ناوەڕاستی جادەی بەلای کەمی دەبیت چەند مەتر بیتن دەستان خۆش بیتن بەلای کەمی دەبێت 3 مەتر بیتن بچینە سەر پرسیاری دواتر Unter welcher Notrufnummer erreichen Sie europaweit den Rettungsdienst لەژێر چ ژمارەیەکی لە ئەوروپادا دەتوانین فریاگوزاری خێرا ئاگدار بکەینەوە 122 یەکێک نووسیتی 122 دەستان خۆشبی 112
کۆمنتێکم دیت دەڵێ 122 دووەچی لێ نەقسکە 112 دەستان خۆش بیتن ئەوە وەڵامە ڕاستەکەی ئەدی پۆلیسای چەندە ڕقمی پۆلیسی چەندە مەلاش غەڵەتەکە ئەدی پشتە ملی مەلاتان گرتیە غەریبەی ئەدی پرسیاری دواتر Wie weit darf eine Ladung über die Rückstrahle nach hinten höchstens hinausragen, ohne dass eine Kennzeichnung erforderlich ist? Baaret heye le duawa heta çend metre le bot heye derbitsîtin çenda 5 6 7 çenda bê ew ka hêmayî bo ziyad bikey amajeyî bo ziyad bikey çend metre destan xweş bîtin 1 مترە هەتاوەکو 1 متر لە بۆمان هەیە بەبێ ئاماژە پێکردن ئەدی ئەگەر ئاماژەمان بۆ زیاد کرد لەو حاڵەتی هەتا چەند مەتری لە بۆمان هەیە یەکەک نووسی بووی تازە دەڵێن هەتا چەند مەتری لە بۆمان هەیە مەترەکوونی و ڕەحمەتان لێبیتن زۆر چاکە بچینە سەر پرسیاری دواتر پرسیارێکی ترمان هەیە Sie fahren bei Nebel auf der Autobahn لە کاتێکدا کە تەم و مژە لەسەر ئەوتۆبانی لێ دەخڕم Ihr Sichtweite beträgt weniger als 50 Meter. Als Sie beendet kەمترە لە 50 مەتری. Wie schnell dürfen Sie höchstens fahren? ئێستا چەند مەتر لە بۆ لێ بخڕی؟ چەند مەتر زۆرترین خێرای ڕێگە پێدراو چەندە؟ چەند مەتر دەڵێم فکرم هەر لەسەر 50 مەترەکەیە 50 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەستان خۆش بیت. ئەدی ئەم ئێستا پرسیارە شکەتان ئاراستە بکەم. ئەدی ئەگەر نەتوانی هیچ ببینی چ دەکەی؟ چەند مەتر خێرای چەندە یعنی نەتوانی هیچ ببینی خێرای چەند دەبیتن ئەو کاتی ئەتوش غەڵەت کرد ئادی نەمانگۆ مەلاش غەڵەتی دەکە ناتوانی بڕۆی ئەوە 25 ئەوی دیسی ئەوە سی بۆ چل 25 20 یعنی هیچتان لێ دیار نەبیتن هەر دەڕۆن کۆڵ نادەن ڕادەوەسن جەماعەت بەڵێ هاتووە داوات لێ دەکاتن لەو حاڵەتەی کە هیچت لێ دیار نەبیتن هەتا بتوانین لە شوێنێکی سەلامەت ڕابگری نەڕۆی باشە نەڕۆی باشترە دەستان خۆش بیتن بچینە سەر پرسیاری دواتر هاتەوە پرسیارەکەی من Welche Verkehrszeichen bezieht sich auf die zulässige Gesamtmasse? کام لەو دوو وێنانە لێرەدا کۆی وەزنی ڕێگە پێدراون کام لەو دوو وێنەیە بۆ نمونە ئەو ئۆتۆمبیلە کۆی وەزنی ڕێگە پێدراوی ئەوەندەیە لە بۆی نییە داخلی ئەو فڕعی ببیتن کامە وەڵامە دێڵە یەکەمەیان دووەمە ئێستا بە دەردەکەویتن یەکەم دووەم یەکەم دووەم جەماعەت ئەمیش سەراحەتەن دووەم دەڵێم باشە دووەم وەڵامە ڕاستەکەیە ئۆکەی دووەم وەڵامە ڕاستەکەیە ئەوەی تێر 5,5ەکە ئێستا دێتە پێشمان ئینشاءڵڵا ئەوە تازێشریشە گزانت ماسەیەواتە کۆی وەزنی ڕاستەقینە ئەجا باری هەبیتن باری نەبیتن مهم ئەو ئۆتۆمبیلە کۆی وەزنی ڕاستەقینەی ئەوەندە زیاتر بیت لە بۆی نییە داخل بیت ئۆکەی زۆر چاکە وەڵامی دووەم ڕاست بوو بچینە سەر پرسیارێکی تر Sie fahren auf einer sehr schmalen Straße und haben 50 Meter Sichtweite. ئەو پرسیارێکی شازە دەڵێت چێ لەسەر جادەکی زۆر تەسک و باریک لێ دەخوڕی sehr schmale Straße und haben 50 Meter Sichtweite. Als die beendet 50 مترە یعنی تەنها 50 متر لێ دیارە okay wie lang darf ihr Anhalteweg höchstens sein مەودای وەسان بەلای کەمی دەبی چەند بەلای کەمی عەفوەن زۆرینە ئێستا مەودای وەسان دەبی چەند بیتن لە وەڵامدا دەرێن چەند مەتر پرسیارەکە شازە مادام گوتیتی کە جادەکە زۆر تەسک و باریکە دائیمەن لەو حاڵتەیدا فکر بکەنەوە ناتوانی لە بەرامبەرەکەی خۆت تێپەڕبی بە ئاسانی ناتوانی دەستخۆشبی کاکسیزەر سپاس دەکەم دەستخۆشبی خوشکی من ناتوانی لە بەرامبەرەکە تێپەڕ بێگە جادە تەسک و باریک ئیلا دەبی ڕەچاوی یەکتری بکەن لە بۆ یەکتری ڕابۆستن یعنی یەکەک ئەویت کە ئیزم داتن کەواتە هەموو کات دەڵێن سپاس کاکسەمەت
هەموو کات دەڵێن لەو بارودۆخەیدا کوڕە کورد دەستان خۆش بی زەمات دەستی هەموو لایش خۆش بی لەو بارودۆخەیدا ئەتوو نیوەی دەکەیت مەودای بینینە چەندە نیوەی دەکەیت کەواتە لە بینی ئەو مەودای دەبێت بتوانی بوەستی چکە ناتوانین لە ئۆتۆمبیلەکەی خۆ تێپەڕ لە سیارەی بەرامبەر بەبێ ڕاوەستان تێپەڕی حال دەستان خۆش گوتمان چەند 25 مەتر وەڵامە دروستەکەی ئەگەر زادەش خۆش بوو هیچ کێشەیەکی نەبوو چکە پرسیارمان هەیە دەڵێتن چێ زێگوت ئاوسکی باوتەشت خاسێ زادەکە خۆشە و کاتی ئەو مەودایکە لێمان دیارە ئەو مەودایە هەمووی ئیخۆتانە بچینە سەر پرسیاری دواتر پرسیاری 18 Mit welcher Geschwindigkeit dürfen Fahrzeuge in eine so gekennzeichnete Zone höchstens fahren? ئەرێ بە چ خێراییەک لێرەدا ڕێگە پێدراوی داخل ببی خۆی نووسرایە Fahrradstraße کورتمان لێ کرد نووسرایە Fahrradstraße Anlieger frei Anlieger بۆ مەبەستێک دەچی ماڵت لەوێن دەرێت دەچی داخل دەبی پۆستی دەبەی دەچی پارەی ڕادەچێشی دەچی سەردانی یەکەچی دەکەی دەچی فلان بێوان دەکەی بەڵێ لە بۆ تێ داخل ببی کەواتە زۆرترین خێرای ڕێگە پێدراوت 30 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بچینە سەر پرسیاری دواتر Sie möchten auf die Autobahn auffahren. دەتەوێت بچێ سەر ئەوتۆبانی ئێستا Welche Fahrlinie müssen Sie folgen? ئێستا کام هێڵکاری کام ژمارە هەڵدەبژێرین لەسەر کام خەتی دەچین داخلی جادەی دەبین دەستان خۆشبی هەمووی دەڵێ وەڵامی سێم خەتی سێم بەڵێ لەسەری لەوێدەدا داخلی ئەوتۆبان دەبین چکە ماباقی یەکەم و دووەم ناتوانین لەبەرەوەی ئۆتۆمبیل لی دەردەچی Einbahnstraße زۆر چاک ئاگدار من جەماعەت ئەو لایڤە ریکۆردە ئەو شەو ئینشاءالله بڵاوی دەکەمەوە بۆ ئەوەی کەوە سبەینێ هەمووتان بتوانن بیبینن لە یوتیوبی گوتمان ژمارە سێ بچینە سەر پرسیاری دواتر پرسیاری 20 Sie fahren 50 km/h haben eine Sekunde Reaktionszeit Wie lang ist der Reaktionsweg nach der Faustformel ئەتوو لە بەرامبەرمنی باشە لەو حاڵەتەیدا ئەتووە بە سیارەی دەی ئەمن لە ناکاو خۆم بەناو جادەی کوتی لە ناکاو خۆم بەناو جادەی کوتی لەو حاڵەتەیدا یەکسەر مێش کرد ئیعازە ئەو کورە ئەو نەفەرە کاتە سەر جادەی زوو بە ستۆپکە بەیەک چرکە کاردانەوەت نواند ئێستا ستۆپت کرد ئەو چرکەی کە هەد بووە چەند مەودات بۆ دەگەڕێتەوە مەوداکە چەندە Wie rechnet man das? Sivo. So rechnen wir jetzt zusammen. Okay? Wir werden das jetzt gemeinsam üben. Wir werden jetzt gemeinsam lernen, wie man richtig der Faustformel kennt, auch wie man jetzt richtig zusammenrechnet. Okay? So, wir haben jetzt hier Babkamo Kurdi. خريكة بتون das موضوع. برحال أما Reaktionszeit man her. Okay? گوتمان خێرایی چەندە خێراییت 50 کیلۆمەتر یەک چرکە کاردانەوەتەیە خێرایی 50 کیلۆمەتر هەموو کات لەسەرەوەیە دابەشی دە ئەوە یاسایە ئەو دێمان لە خۆڕان نەینایە باشە ئەوە یاسایە جارانی سێ دەکەیت واتە دیقەت بدەن 50 دابەشی دا جارانی سێ 50 دابەشی دا جارانی سێ ئۆکەی جەژنە ڕۆژی جەژنێ هاتیە 50 ئەوڕۆ لەکنە دەم منداڵ لەکنە بەهەرحاڵ خوارزا و برازا و نازانم چێ بەهەرحاڵ ئەو 50 ئەوڕۆی دابەشەکەی بەسەریاندا هەیەکی چەندیان بەردەکەویتن 5 ئۆکەی 5 سێ دەکاتە چەند 15 کەواتە لێرەدا 15 مەترمان ئیسفادە کرد 15 مەترمان وەرگرتەوە مەفهومە 5 سێ یاساکە زۆر ئاسانە قەناعەت بکەن یعنی هەر یەک جارە ناکرێت لە بیری بکەن چونکە زۆر ئاسانە ئۆکەی بۆیە لەو حاڵتەیدا دەڵێن 50 دابەشیدا جارانی سێ گریمان خێراییەکی دیکەمان هەیە ئەنگۆ بڵێن خێراییەکە چەند بیتن لەو حاڵەتەیدا باش با خێراییمان ئێستا چەند بیتن گریمان 40 کیلۆمەتر خێرایی 40 کیلۆمەترە 50 کەمان هینا کردمانە 40 دابەشیدا 40 دابەشیدا
4 باشە 4 زارانی 3 دەکاتە چەند دەکاتە 20 کورە 20 چ 12 وایە جەماعەت وایە 12 مەترە تەمان 12 مەتر لێرەدا 12 مەتر وەرگرت بۆ خۆشم دوو دڵ بوو 12 مەتر 4 زارانی 3 12 مەتر بەو شێوازە ئەمە لێکی دەدەینەوە ئۆکەی زۆر چاک کەواتە لێرەدا 15 مەتر مەودامان هەیە چەند ئاسانە ئەگەر یاساکان بزانی زۆر ئاسانە وایە زۆر باشە 5 پرسیاری تر دەخوێنین ئەوجار دەست هەڵدەگرین ئۆکەی پرسیاری دواتر دەڵێت Sie suchen nach einem Parkmöglichkeit am rechten Fahrbahnrand. ئەتوو لە دەسەڕاستی جادەی بە دوو شوێنێکی دەگەڕێ پارکێکی بکەیت باشە بە دوو شوێنێکی دەگەڕێ ببینیەوە بۆی لە دەسەڕاست پارک بکەیت Rechts neben der Fahrbahn befindet sich ein Radweg. لە دەسەڕاست لە تەنیشت جادەی ڕێگایەکی پاسکلی هەیە befindet sich ein Radweg کەواتە wie viel Meter vor einer Kreuzung oder vor einer Einmündung dürfen Sie nicht parken. هەتاوەکو چەند مەتر لە پێشی چوارڕیانەکی یاخود لە پێشی سێڕیانەکی لە بۆت نییە پارک بکەیت. ئاگادار بن پرسیارەکە دەڵێت ڕێی پاسکلی هەیە واتە حاڵەتەکە نائاساییە کە دەرێم نائاسایی مەبەستم ئەوەیە ئەگەر ڕێی پاسکلی نەبوو شتەچی دیکەیە ئۆکەی لێرەدا وەڵامە دروستەکە 8 مەترە یعنی ئەگەر بێت و لە بینی دەسەڕاستی جادە و ئۆتۆمبیل ها سایدی خۆت ڕێی پاسکلی هەبوو 8 مەتر دەبێت لە سێڕیان یاخود چوارڕیانی دووربی دەست خۆشبی خوشکی من حاڵەتی ئاسایی چەند مەترە حاڵەتی ئاسایی چەند مەترە یعنی ئەگەر توکە پرسیارێکی دیکەمان هەیە دەڵێت چ rechts neben der Fahrbahn befindet sich kein Radweg لێرەدا دەڵێ befindet sich ein Radweg حاڵەتەکەی تر دەڵێ kein Radweg کەواتە دەڵێن 5 مەترە ئۆکەی ئەگەر ڕێی پاسکلی نەبوو 5 مەترە ئەگەر ڕێی پاسکلی هەبوو 8 مەترە بچینە سەر پرسیاری 22 باش پرسیاری دواتر Sie möchten eine Autobahn benutzen. Dazu ist es Autobahn. Welche Bauart-bedingte Höchstgeschwindigkeit muss hierfür in der Zulassungsbescheinigung Teil 1 oder in der Betriebserlaubnis eingetragen sein? Karte Kapitän Zanabi Chauffeur bitte داخلي Autobahn ببي بلاي كمي أوتومبيلكات على سنويكي دبي چەند خێرایی لەسەر نووسرابیتن کە ڕێگە پێدراو بیت و بشتوانیتن داخلی ئەوتۆبانی ببیتن خێرایەکە دەبی بەلای کەمی چەند بیت ڕەحمەتتان لێبیتن 6 کیلۆمەتر واتە 6 کیلۆمەتر بەرەو سەرەوە ئەگەر ئۆتۆمبیلەکەت هەیە لەسەری نووسرایە 45 کیلۆمەتر سوزانم 55 یاخود 6 لە بۆت نییە داخلی ئەوتۆبانی لە 6 بەرەو سەرەوە ab 60 dann darfst du auf die Autobahn fahren okay کەواتە لە وەڵامدا دەرەین 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بچینە سەر پرسیاری دواتر Wie weit muss man beim Parken außerorts von Andreaskreuz mindestens entfernt bleiben? لە دەرەوەی شاری ئەوجارە لە پێش کاک ئەندریاس لە پێشەوی سکەی قتار لە پێشە کاک ئەندریاسی لە پێش تەقێنرایە دەبێ بەلای کەمی لە کاتی پاڕکردندا چەند دوور بین دەرەوەی شارە دەستان خۆش بی 50 مەتر گوتمان ناو شار 5 مەترە دەرەوەی شار 50 مەترە ئۆکەی مامۆستاکەین پرسیاری بی حەل دەکرێتن پرسیارە ژمارەکان تەواو بکەین پرسیاری بی حەل دەکەین ئەم یەک هەفتەیە پرسیاری بی تەکنیکەکەی لە سەعات 9 بەیانیان حەل دەکەم بەیانیان سەعات 9 یەک ڕۆژی لێ دەربچیتن کە ماباقی ئەوڕۆ و ڕۆژەشی دیکە بوو کە نەمتوانی ئەگەرنا ماباقی ئەوەی تر هەمووی هاتیمە بەیانیان لە خەت بوویمە سەعات 9 دەرسم شەرح کردیە پرسیارە تەکنیکەکانیشمان شەرح کردی با بچین دەرێ ئەوە بڵێرەوە بێ زەحمەت زۆر باشە کاکەبرا پرسیارەکە لێرەدا ئەوەیە Wie weit muss man beim Parken außerorts von Andreaskreuz mindestens entfernt bleiben? Andreaskreuz لە چەند دەرهەیە ئەو زەربە لە پێش سکەی قیتاریە لە دەرەوەی شاری سکەی قیتار لە پێشە عادەتیان کاک ئەندریاس لەوێن دەرچەقێنرایە لە پێش سکەی قیتاری
ئەمە لەو حاڵتەی کە بمانوێ پار بکەین چەند مەتر دەبی لێی دووربین لە وەڵامدا دەڵێن 50 مەتر لە ناو شاریشدا 5 مەتر باشە بۆ چووکە دەرەوەی شار خەت سرعەتە ناو شار خەتی ئاساییە مەکسیمان 50 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەست خۆشبی کاکە برا بچینە سەر پرسیاری 24 پرسیاری پێشکۆتایی پرسیاری دواتر دەڵێن چ Sie haben einen 3 Jahre alten PKW gekauft und möchten diese privat nutzen. ئێستا سیارەکەت کڕیە عمری 3 ساڵە یعنی ئێسامە 2024 برێ 2021 ئەو سیارە دەرچووە ئۆکەی ڕبی ئەو خوایە لێت ڕازی بێت بەس بێ زەحمەت لە یوتیوب دایان بنێ زەڕون زۆر بۆ کلاسەبی ئەوەش دەستە یوتیوبی ئینشاءڵڵا دوێنێ ڤیددیۆیەکمان بڵاو کردیتەوە پرسیارە تەکنیکەکان بووە لە یوتیوبمان دانایە خەم نەبی ئینشاءڵڵا بە پێی گونجان لایڤەکان ڕیکۆرد دەکەین و دەخینە ناو یوتیوبی باش ئێستا پرسیارەکە لێرەدا ئەوەیە کاتێک ئەتۆ ئەو سیارەت کڕیە کە مۆدیلی 2021 ئێستا 2024 هەزەکەی نوێ بووە ئێستا die Hauptuntersuchung ist neu هەزەی نوێیە welche Frist gilt für die nächste Hauptuntersuchung کەواتە کەینی دەبی دووبارە بچین هەزەی بکەینەوە 24 مانجی تر واتە دەڵێن چێ 24 مانجی تر هەزە لە ئەڵمانیادا 24 مانگە 2 ساڵە تەنها ئەو ئۆتۆمبیلانە نەبن کە 0 کیلۆمەترن تازە ڕایان دەچێشی لۆک ڕایان دەچێشی ئیشەڵا بە قسمەت هەمولایەکی دەبیتن ئەو کاتی 3 ساڵی وەردەگری بەڵام دوای ئەو 3 ساڵە دەبتەوە 2 ساڵ ئۆکەی پرسیاری دواتر کۆتا پرسیارە پرسیاری 25 زەمان Sie suchen nach einer Parkmöglichkeit am rechten Fahrbahnrand. ئەتوو ئێستا لە دەستەڕاستی جادەی هات باسمان کرد بە دوای پارکپلاسەشیدا دەگەڕی rechts neben ihr Fahrbahn befindet sich kein Radweg. لە دەستەڕاستی جادەی هیچ ڕێیەشی پاسکلی نییە کەواتە wie viel Meter vor und hinter einer Kreuzung dürfen Sie nicht parken. چەند مەتر لە پێش و لە پاشی چوارڕێیانەکی لە بۆت نییە کە پار بکەیت لە وەڵامدا دەڵێن چەند مەتر 5 مەتر 5 مەتر وەڵامە ڕاستەکەیە دەستی هەموو لایەکی خۆش بیتن هیوادارم سوودی هەبیت لە بۆ هەموو لایەک